ئێمە وەک هاوڵاتی داوا لە حکوومەت و لە پەرلەمانەکەین، داوا لە هەموو هێزولایەنە سیاسیەکانەکەین، داوا لە چالاکوانی مەدەنی ڕۆشنبیران هەموو چین توێژەکانی کۆمەلگاکەین کە بێدەنگ نەبن لە ئاست هێرشکاریەکانی دەوڵەتی فاشیستی تورک بۆ سەر خاکی باشووری کوردستان. باسیتر ئێمە بێهەڵوێست نەمێنینەوە و بێدەنگ نەبین لە ئاستە و داژیرکاریانە. وەک ئەزانین دەوڵەتی فاشیستی تورک نەک هەر ئەوڕۆکانە لە بەدرێژایی مێژووی چەند ساڵەی خەباتی کورد هەمیشە هێرشی کردوێتە سەر ئێمە و خوێن و ژیان ماڵی ئێمەی بەڕەوا بینەوە کە ناوی بەرێت و ئێمە بتاوێنێتەوە نامان بەرێت و بە هەموو شێوازێک دژی دەستکەوتەکانی کورد بووە. بۆیە پێویستە ئێمەش وەکو کورد و پەرلەمان و حکومەتی کورد لە باشووری کوردستان و هەروەها تەواوی هێزولایەنە سیاسیەکان لە هەر چوار پارچەی کوردستان بێدەنگ نەبن و دەست لە ناو دەستی یەکتر خەن و هەڵوێستێکی یەکدەنگ و هەمەڕەنگ یەکڕەنگ دژی ئەو داژیرکاریانە بوەستنەوە و بێ هەڵوێست نەبن. بەداخەوە ئەوە بۆ چەند ساڵی ڕابردوو دەڕوا لە ساڵی زۆکانە ئەو هێزەی تورکیا هاتوۆتە هەرێمی کوردستان بە دیاریکراوی هێزێکی کوردستانی باشوور هێناوی هەرێمی کوردستان بۆ پشتگیری و پشتیوانی خۆی بۆ مانەوەی خۆی لە سەر ساعەکەدا بە بیان و هەبوونی گەریلای پەکەکان لە هەرێمی کوردستان لە باشووردا لە چیاکاندا ئیتر فڕۆکەی بێفرۆکەوان و بە فڕۆکە و بە سەرباز و بەمیت و بە هەموو جۆرە هێزەکەەوە هاتووە لە خەڵکی سڤیلی و هاوڵاتی مەدەین دەکاتە ئاماز تاوەکو مەڕووماڵات دەکاتە ئاماز ژینگەکەمان دەکاتە ئامانج ئاو هەوای کوردستانی باشوورمان دەکاتە ئاماز بەگشتی ئامانجلی ئەوەیە ڕوخانی کووردە نەمانی کووردە ئەمەش داوەگەرێتەوە هۆی ئەوەی کە نەگرتووی کورد نەبوونی یەک پارچەی کورد لە کوردستاندا و هەم نەبوونی کۆنگرەی نەتەوەی کورد. ئەگەر بێت و کۆنگرەی نەتەوەی کورد بەسرێک هەبوونی نەتەوەی کورتەبی وڵاتانیش ناتوان بەو شوی هێرشکەنە سەر باشووری کوردستان یاخود باکووری کوردستان ڕۆژهەڵات ڕۆژە هەر شوێنێکی کە کوردستان لێە. بەس بەداخەوە لێرەدا ئیمە تێبینیەکەمە لە سەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان نە بە پەرلەمانی کوردستان نە بە سەرۆکاتی هەرێم سەرۆکاتی جومەنی وەزیرانی مەسێ سەرۆکاتیمە هەیە لە کوردستان سێ سەرۆکاتی گەورەمان هەیە هیچ هەڵوێستیشانە حیزبەکانە لە سیاسیەکان بۆ بەرژەوەندی دەگەڕێتەوە حیزبەکان لە هەرێمی کوردستان حکومەت تاگەوە ناکاتن حکومەت نییە لە هەرێمی کوردستان حیزبە تا وەگەستا بەڕێوی دەباتن حکومەت لەسەر پێخۆی نەوەستایەوە جونگەکی ئەساسی حکومەتی هەرێمی کوردستانمان نیە ئەوەی لە وڵاتە بەڕێوە دەبێت دوو دەسەڵاتە دوو حکومڕانی کوردستانە لە زوومی سەوز و زەرمان تاوەکو ئێستا ماوە ئەو زومانە و هەر کەسە بە پێوەری خۆی ئەو دوایین ئەو هێرشانەی کە لە بادینانە بەو دوایکە ڕوویدا و هێرشەکانی سلەیمانی ئەومان پێدەگەینی کە هەر کەسە خۆی دەست پێشخەری دەکە بۆ تورکیا خۆی دڵخۆش دەکە بۆ تورکیا پێشڕەوی بۆ تورکیای دەکە لەسەر خیانەت لەسەر هێلی خیانەت بگراوە چەندین جارە و هێرشانە دووبارە دەبنەوە هاوڵاتی سڤیل دەکرێتە ئاماز بە بیانیەوە بۆیە ئێمە داوامە لە حکومەتی هەرێمی کوردستان چیتر بێدەنجی نەنوێنیتن لەسەر ئەم کارە جۆرە کارانە بێتە دەنگ و هەڵوێستی جدیان هەبی بەڕاستی بەداخۆ بۆ حکومەتی هەرێمی کوردستان بێ هەڵوێستن.